بەڵێ ئازیزان چاپێکەوتنی ڕۆژنامەوانی لەگەڵ مستەشارەکانی سەردەمی ڕژەمی باس پرسیارێکە سەبارەت بە گونجاندنی دۆخ و وروژاندنی ئەو بابەتانە لە ئێستادا و هەروەها ئەم بابەتانی گەرانی زۆری لای کە سوکاری ئەنفالکراوان دروست کردو و پرسیارێکیشە کە خۆی لەوە دابینێتەوە ئایا وروژاندنی ئەم بابەتە و چاپێکەوتن لەگەڵ مستەشارەکانی سەردەمی ڕژەمی باس لەگەڵ ئیتیک و بەرپرسارەتی ڕۆژنامەوانیدا کانژی دەبێتەوە. لەم راپۆرتی هاوکارمانە زیاترسی زیاتر خستوەتە ڕوو. چاوپێکەوتنی ڕۆژنامەوانی لەگەڵ ژمارەیەک لە کۆنە مستەشارەکانی ڕژەمی پێشووی عێراق کە لەلایەن دادگاوە داواکراون لایەک نیگەرانی کە سوکاری ئەنفالکراوەکانی وروژاندووە و لەلایەکی دیکەش پرسیارێکی دروست کردووە سەبارەت بەوەی کە ئایا چاوپێکەوتن لەگەڵ ئەو جۆرە تۆمەتبارانەدا تا چەند لەگەڵ بنەما پیشەی و ئەخلاقیەکانی کاری ڕۆژنامەوانیدا یەک دەگرێتەوە. تووشی شۆک بووم کە لە کەناڵێک دیتم کابراایەک کە دەستی سوێرە بە خوێنی بەیان هەزار کورد و کوڕە منداڵە ئەنفال و ژن و منداڵی ئەنفال کراوە و کەسانی کە لەو شارە شەهیدی کردوون خۆی دەرخست و خۆی بە پاڵەوان نیشاندا خۆی بە قارەمان نیشاندا. جێگای داخە خەڵکی کوردستان کەس و کاری ئەنفالەکان وەرنە جواب بەڕاستی ئەوە حەقی ئەو قسانن لەسەر تەلەڤیزیۆنی کوردی ئەو کەسانە قسە بکەن. من وەکەوەی کە باوکم ئەنفالەوە چەند ساڵێکی لە ڕاگەیاندنیشم کردووە بەڕاستی کۆمەڵە پرسیارە لام دروست بووە کە ئایا کەناڵێکی ڕاگەیاندن بە چ پێودانگەیکی ئەخلاقی ڕۆژنامەنووسی چاوپێکەوتن لەگەڵ کەسانێک دەکا کە تۆمەتبارن کە لە دادگای باڵای تاوانەکانی عێراق ناویان هاتە و هەروەها پێویستە بدرێنە دادگا. ئەمن وەکو کەسوکاری ئەنفال کە خێزانەکەم و چوار منداڵم ئەنفال بووە برایەکم ئەنفال بووە 11 نەفرم بەدەستی ئەو تاوانبارە ئەنفال بووە. ئەمن پێم سەیرە کەناڵێکی ڕاگەیاندنی ئەهلی پاڵەوانێکی ئەوها دێنێتە سەر کەناڵەکەیان وەکو پانەوانێک خۆی نیشان دەدا. لەوانەیە لانیکەم بۆ بەشێک لە کەسوکاری ئەنفالکراوەکان زۆر سەخت بێت لە شاشەی تەلەڤیزیۆنێکی کوردی یان لە لاپەڕەکانی ڕۆژنامە و گۆڤارێکی هەرێمی کوردستاندا چاویان بە دیمەن و ڕوخساری کەسێک بکەوێت کە بە هۆکاری مەرجی کەسوکار و ئازیزانیان دەزانن. بەڵام ئایا تەنها ئەم پاساوە بەسە بۆ ڕەتکردنەوەی چاوپێکەوتنی ڕۆژنامەوانی لەگەڵ جاش و مستەشارەکان کە دادگا داوایان دەکات؟ هاونیا سامی مامۆستای بەشی ڕاگەیاندن لە پەیمانگەی تەکنیکی سلێمانی سەرڕای ئەوەی کە جەخت لەوە دەکاتەوە کە لە ڕووی پیشەییەوە دەکرێت چاوپێکەوتن لەگەڵ ئەو کەسانەدا برد باز لە ڕەهەندی ئەخلاقی کاری ڕۆژنامەوانیش دەکات و دەڵێت باشتر وایە ئەو جۆرە چاوپێکەوتنانە نەکرێن. هەموو کۆمەڵگەیەک بە پێی تایبەتمەندێتی خۆی نەریت و قەواعیدی کۆمەڵایەتی خۆی هەیە بۆیە ڕاگەیاندنیش دەبێ پابەند بێ بەم نەریتانە. لەم هەردۆخەیانە هەر تاوانبارێک لە وڵاتی ئێمە بەتایبەت ئەو تاوانبارانی کە تاوانبارن بە مەسەلەی جینۆساید و بە مەسەلەی قڕانی کورد ئەمانە بە هیچ شێوەیەک نابێ بهێنرێنە سەر تەلەڤیزیۆن بەتایبەت لەبەرەوەی ئەمانە بێ بە ڕیکلام بۆیان و پاکانەیەک ئەکا کە لەو کاتەشە بۆی هەیە ڕۆژنامەوانەکە نەتوانێت پژگیری لەوە بکات کە ئەم پاکانەی ئەم ڕاستە یا ڕاز نییە نەتوانێت هەڵەکانی ئەو پاکانەی ئەو لایەنە واقعیەکانی بخاتە ڕوو. لەوبارەیەوە دکتۆر حەکیم عوسمان سەرۆکی بەشی میدیا لە زانکۆی پۆلەتەکنیکی سلێمانی باز لەوە دەکات کە پێویستە ئامانجی کەناڵی ڕاگەیاندن لە چاوپێکەوتن لەگەڵ ئەو جۆرە کەسانەدا ئاشکرا بێت و وریا بێت کە وەک پاڵەوان دەریان نەخات. من پێم وایە بابەتێکی لەو جۆرە پێویستی بە ئاگداریەک و حەزەرێکی زۆرە لەبەرەوەی ترسی زۆرە و پێویستە ئەو کەسانی کە تەعاملەکەن لەگەڵ ئەو خەڵکانەیە خەڵکانێ بن لە ئاسێکی زابن لە شارەزایی و لە پیشەوەریە بۆ ئەوەی کە ڕێگە نەدەن ئەو خەڵکانە پارێزگاری لە خۆیان بکەن یان چاواشەی خەڵکەن یان بە شێوە لە شێوەکان وەکو خەڵکانێکی بێتاوان و خەڵکانێکی پاڵەوان دەرکەون لەو دیمانانێ. هاوکات لەگەڵ ئەوانشدا دکتۆر یەحیا عومەر ڕیشاوی لە بەشی ڕاگەیاندن لە پەیمانگەی تەکنیکی سلێمانی باز لەوە دەکات کە هەندێک جار کەناڵەکانی ڕاگەیاندن لەبەر هەوڵدان بۆ بەدەستهێنانی سەبقی ڕۆژنامەوانی بنەما ڕەوشتەکانی پیشەکەیان فرامۆش بکەن. بە دوواداچوونێکی ڕۆژنامەی یاخود سازدانی چاوپێکەوتنێک راپۆرتێک
دیمەنێکی ڤیددیۆیی ڕەنگە کاریگەریەک و تەسیرێکی گەورە دروست بکات لەسەر خێزان لەسەر کۆمەڵگە هەروەی دەستگا ڕاگەیاندنەکان زۆر زەڕۆرە لە کاتی بەدواداچوونی ڕووداوەکان یاخود چاوپێکەوتن و ئەو راپۆرتانەی کە ئامادەیەکەن بۆ دەستگا ڕاگەیاندن ئەگەیان لەوە بێت کە تا چەندێک ئەم راپۆرتانە یاخود ئەم هەواڵانەی کە بڵاوی ئەکەنەوە پەیوەستە بە کۆمەلگاوە چەندێک تەسیر و کاریگەری لەسەر هەڵس و کەوت و ڕەفتاری خەڵک هەیە. بابەتی چاوپێکەوتن لەگەڵ کەسانی تۆمەتبار ئەویش لە ڕووداوێکی گەورەی وەک ئەنفال کە بە تایبەت لە کوردستان ڕوویداوە زیاتر لەوەی کە گرفتێکی پیشەیی وەک هەوڵدان بۆ بەدەستهێنانی زانیاری بێت گرفتێکی ڕەوشتی و ئیتیکی پیشەیی تێدایە بەوەی کە لەوانەیە هەستی نەتەوەیەک بڕوشێنێت کە لە ڕووداوێکدا بە ناوی ئەنفال زیاتر لە 182,000 کەسی لێکراوەتە قوربانی. خواڕیشەیە دەربێرە ئێمە والیە خوا کە ڕستەوە دەربێرە ئێمە والیە کرد